دیمن و وێنەکانی سەردانی پاپا بۆ عێراق و هەرێمی کوردستان. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان و مەرجەعی زیاتر لە 1 ملیار پەیڕەوکاری ئاینی مەسیحی گەرمترین ڕووداوی ساڵی 2021 تۆمار کرد، ئەویش بەوەی سەرەڕای خراپی دۆخی ئەمنی، بەلکێشکردن بۆ شەڕی ئیقلیمی و پەتای کۆرۆنا داوەتەکەی سەرۆک کۆماری عێراقی قبوڵ کرد و بڕیاریدا 3 ڕۆژ لە عێراق بمێنێتەوە. سەردانەکەی پاپا فرانسیس بووە یەکەم سەردانی پاپای ڤاتیکان لە مێژوودا بۆ عێراق، بۆ وڵاتێک کە کریسیانەکان بەشێکن لە پێکهاتەی خەڵکەکەی، بەڵام شەڕی داعش و خراپی دۆخی ئەمنی ژمارەی کریسیانەکانی لە 1.5 ملیۆنەوە بۆ کەمتر لە 9 ملیۆن پەیڕەوکاری ئەو ئاینە کەم کردوتەوە. هاتنی پاپا دەرفەتی دایە بەرپرسانی بەغدا و هەولێر نمایشی شێوازی پێشوازیکردنیان لە پاپا نیشان بدەن، بەڵام ئەوەی لە هەولێر و بەغدا بۆ پێشوازی پاپای ڤاتیکان ڕوویدا ئەرز و ئاسمانی نێوان بوو. پاپا داوەتی سەرۆکۆمار بوو، بەڵام لەلایەن سەرۆکوەزیرانەوە بەبێ ئامادەبوونی کوڕ و برا و هاوژینەکەی پێشوازی لێکراو. دوای کۆبوونەوەیەکی چەند خولەکی و نمایشێکی هونەری میلی بەڕێزەوە ڕەوانەی کۆشکی سەرۆکۆمار کراو. لەوێ بە پرۆتۆکۆلێکی نمونەیی پێشوازی لێکراو سەرۆک کۆمار بە تەنیشت خانمی یەکەمی وڵات بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە پێشوازی لە پاپا کرد و دیمەنێکی جیاوازی نیشانی دنیادا لە پایتەختی عێراقی عەرەبیدا. سەرۆک کۆمار بۆ پێشوازی لە پاپا 3 کوردی ڕەسەنی لە قوربانەکانی ئێزیدی و هەڵەبجە و ئەنفال لە کۆشکی کۆماری میوانداری کردبوو بۆ ئەوەی لە نزیکەوە پاپا بەرکەوتەی لەگەڵ کووردە قوربانەکانی دەستی تاوانکاریە یەک لە دوای یەکەکان هەبێت. لە فڕۆکەخانەی بەغدا یەکێک لەو دیمەنانەی کە سەرنجی هەمووانی ڕاکێشاوە بوو بە شمشێرەوە و لەگەڵ گۆرانی و هەڵپەڕکێی کوردی و عەرەبی پێشوازی لە پاپا کرا کە ئەو شمشێرە وەک بەشێک لە کللتوری عێراقیەکان و پاشای بابل دەناسرێت. پاپا چووە نەجەف و زیاد لە 40 خولەک لەگەڵ سیستانی گەورە مەرجەعی شیعەکان کۆبەوە، بەڵام سیستانی هیچ کام لە کەسە نزیکەکانی لە کۆبوونەوەکە بەشداری پێ نەکرد بە پیاوانی ئاینی حەوزەی عەلمیشەوە کە ئەوە بووە جێی سەرنجی چاودێران و میدیا ناوخۆیی و نێودەوڵەتیەکان. کاتێک پاپا سەردانی شاری مێژووی ئووری کرد، بیندرا لە هەموو پێکاتە جیاوازەکانی عێراق و بە جلوبەرگی ڕەسەنی پێکاتەکانەوە لە پێشوازی پاپادا بوون و بەشداریان لە ڕێوڕەسمی ئاینی کرد لەگەڵ پاپا. پاپا فرانسیس لە دوای 2 ڕۆژ مانەوەی لە عێراق و بەسەرکردنەوەی چەندین شوێنی گرنگی کریسیانەکانی عێراق هاتە هەولێری پایتەختی هەرێم. لە هەولێر بە شێوازێکی زۆر پرۆتۆکۆلی و ئامادەکاریەکی تەواو باشەوە پێشوازی لە پاپا کرا، بەتایبەت بۆ مەراسیمی ڕێوڕەسمی نێو یاریگای فرانسۆ هەریری. بەڵام ئەوەی کە بیندرا جیاواز لەو بەرنامەی کە پێشتر ڕاگەندرا بوو، پاپا بۆ ماوەی چەند خولەکێک لەگەڵ مەسعود بارزانی کۆبەوە و دیاریان پێشکەش بەیەک کرد کە ئەمە بووە جێی قسە و باسی چاودێرانی سەردانی پاپا بۆ هەرێم. سەرۆکی هەرێم خۆی پێشوازی لە پاپا کرد وەک ئەوەی کە لە بەرنامەی سەردانەکەدا باس کرابوو. لە بەردەم فڕۆکە عێراقیەکەیدا دەستی تەوقەی بۆ پاپا درێژ کرد لە کاتێکدا پاپا خۆی بە فڕۆکەیەکی ئیتاڵی هاتۆتە خاکی عێراقەوە، بەڵام ئەوەی کە ڕوویدا ئاوشانی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتیش پێشوازی لە پاپا کردو لە بەرامبەردا جێگری سەرۆکی حکوومەت و جێگرانی سەرۆکی هەرێم لە ڕیزی پێشوازیدا وەک بەرپرسێکی ئاسایی هەرێم وەستا بوون و تا ڕادێک گوێڕایاڵیان پێوە دیار بوو لە شێوازی وەستانیان لە کاتێکدا کە ئەوان نوێنەری 2 هێزی سەرەکی نێو حکوومەتن. هیچ بەرپرسێکی یەکێتی بە سیفەتی حیزبی بوون ئامادەی مەراسیمەکان نەبوو، هەرچەندە دەنگۆی بەشداریکردنی بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی هەبوو، بەڵام لە 2 ساتەکانی پێش مەراسیمەکە ئەویش پاش گەز بیەوە و بەشداری نەکرد. ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان هەرچەندە بۆ بەغدا بانگێشکرا بوو، بەڵام نەچووە بەغدا و لە هەولێر ئامادە بوو. تەنها لە دوورەوە پاپای بینی و نەیتوانی لە نزیکەوە چاوی بە پاپا بکەوێت. ئەمینداری یەکگرتووی ئیسلامی و سەرۆکی کۆمەڵی دادگەری ئەگەرچی بۆ هەولێر و بەغداش بانگێش کرابوون،
بەڵام لە هیچ کەم لە مەراسیمەکاندا بەشداریان نەکرد. جۆزێف سیلوا پەرلەمانتاری پێشووی کریستیانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەخنەی توند لە شێوازی پێشوازی هەرێمی کوردستان لە پاپا فرانسیس دەگرێت و دەڵێت کورد دەیەوێت سەردانەکەی پاپا بۆ بابەتی سیاسی بقۆزێتەوە. Salve pace amore per te Francesco. لە هەولێر بەچڵە زەیتون و دارخورماوە پێشوازی لە پاپای ڤاتیکان کرا لە کاتێکدا هیچ کام لە دووڕووەکە ڕەمز و ئاماژە نین بۆ کورد و نەزاندرا بۆچی ئەو دوو جۆر ڕووەکە دیاری کراوە و لەلایەن کێوە پێشنیاز کراوە. لە سەردانەکەی پاپادا بۆ هەولێر نوێنەری نەتەوەیەگرتوەکان بەجلی کوردیەوە دەرکەوت لە کاتێکدا هیچ کام لە بەرپرسانی کورد ئاوژینەکانیان نەهێنا بۆ مەراسیمەکە و بەتەنها ئامادەبوون. جیاواز لە بەغدا لە هەولێر کوڕ و نەوەی بەرپرسانی حکوومەت و حیزب لە ڕیزەکانی پێشەوە و لە پێش هەندێک لە وەزیر و پەرلەمانتارانەوە دانیشتن و لە کاتی پێشوازی و گەڕانەوەی پاپا لە فڕۆکەخانە لە نزیکەوە نەوەکانی بارزانی بە پاپا ناسێنران و هیچ کام لە هێزەکانی بەشدار لە حکوومەتیش قسەیان لەسەر نەکرد. لە کاتێکدا بەرپرسانی یەکەمی ئەو حیزبانە نەیانتوانی بە شێوەی نەوەکانی بارزانی پاپا ببینن. سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی شەرعیترین دامەزراوەی هەرێمە لە هیچ کام لە دیدار و مەراسیمەکان ناوی نەبوو بە دیار نەکەوت و وا بڵاو کرایەوە کە نەشتەرگەری بۆ کراوە بۆیە دیار نییە. بەڵام ئەوەی کە بیندرا تەنها 12 کات ژمێر لە گەڕانەوەی پاپا سەرۆکی پەرلەمان دەرکەوت و سەرۆکایەتی دانیشتنی پەرلەمانی کوردستانی کرد. هاتنی پاپا بۆ عێراق و هەرێمی کوردستان ئەگەرچی وەک نامەیەکی ئاشتی پاپا بۆ ناوچەکە لێکدرایەوە لەگەڵ ئەوەشدا وێنە و دیمەنگەلێکی نیشانداین کە گزارش لە واقعی سیاسی و ئیداری هەرێم و عێراقیش دەکات.